بله سلام هابن تماشاوانین هجا هشتا ام لناف ایونتا تدکس نشتیمانی به سپانسری مدیا کردستان 24 ابرکش بلی وان سپیکرین لسر استیجی آخفتین از مون آخو چوانیا سرکفتن آخو کاریگر بون آخو جبو خو جواک که بگشتی ولاتی خو بگشتی ایدی لسر به استیجی جی مهندک کساتی میوان کردن کو سپیکر بون ریک خر بون دوی ایونت دا لما آنها جی کتک دفمنا دکتور جیگر دربندی یک جی سپیکران آخفتن کران هردم کسی که کو لسر چوانیا درست کرنا بزنس آخو کار خوی تایبت دی بحثی از مناخو بمایکتن دکتور گلک خیراتی زور سپاس حس کم تو کرتی سر آخفتن آخو یا کتل سر استیج پیشکش کری بیجی دکتور جیگر چاوا بو خدانه بزنس آخو يعني او فاكتورين والتكري كورياتا ذكري تربيت صانعي تربيت شو بله زور سپاسی ماخان طبعا اوی که باسم کرد لسر ستیج باسی کارسازیم کرد باسی او پرسنالتی او شخصیاتی که کسب بگیت خانکاری خود پیوسته لناخی دا هی به یاخد درستی بکن وکو سکیل فیری بکن اما باسی چند فاکتورک مان کرد که لکردستان دا بتایبتی که اشتکان دا بی واقعی بمون دا کردستان دا تطبیق بکن باشترین طریقی بزنس درست کردن لکردستان اویه که ابيت تشخيصي شتك بكي يعني مجالك معين مشكلة بدوزيتوا حلكي ببينيوا دواي حلكي بكي ببزنزو بيفروشي طبعا همو او ترو كانم لبيان باسكر كبخوم بزنزكاني كدستم بيكردو لتن صالي رابردو درستم كردن همو يسر او كونسبت او يسر او فكرية درست بوا بانجليزي بيلين identify the problem create solution sell the solution مشكلة بدوزوا حلكي ببينوا حلكي دواي بيفروشوا هم خدمت دكي هميش لآخرة دبيت بزنس دشي باشا لبو مشكي كي اوها خلقينار داهينار اتو تنيا بويان كساني دورو برت پال پشت بون خوي همو من براي من همو كسمان همو انسان دو نوع فكريه هيا بانجليزي بيدلن growth mindset و fixed mindset اواني كفرصة دبينين هندك كسي زيادة فرصة دبينين لك خلشي آساي زور زار اما هندك شديت پیش من فرصة بلام او غيرة مانية كخومان تاقيب كينوا خومان لي بدين ياخد لو توارتيوي كا اما فيركراين لمكتب و لمالوا توزا خطوري زيادة بكين بيويستا خطورة بكين اگر خطورة نكين طبعا خطورة دبي بلانو بابلين دراسة چي جواني بازاري لبوكي انجا خطورة چي باش بكين بلام اساسي كارسازي لو دوشتيا دبي خطورة بكي لوي بتواني فرصة درس بكي چونك فرصة هيا بلام كفرصة كديد بوت آیا اتو حاضری او خطوره بكي باشه لابو دست بكردني هر ايشك مرجت و پاره كي گورت هبه خوي باسی اوشتم کرد زور بجوانی بیرما من چند سالك پیش استادایکم نخوش بو بردم بو ولاتك لولاتكان چونکە علاجەکەی لێرە نەدەکرا لەوێ بیرم کردەوە اینجا زۆر زەحمەتم کێشا تا ئەو شوێنم دۆزیەوە لەوەی عیلاجی دایکمی لێ بکەم لەوێ لە دایکم لە کاتی ڕکەڤەری و با بڵێن چاکبوونەوە بوو فکرم کردەوە باشە چەند کەس هەیە لە کوردستان لە عێراق پێویستی بە هەمان چارەسەرە یاخود هەمان کێشەی هەیە بەڵام کەس نییە یارمەتیان هاتمەوە لە کوردستان پلانی ئەو بزنسەم داڕشت کە چۆن یارمەتی ئەو نەخۆشانە بدەین کە لێرە عیلاجیان نییە بۆیان ئاسان بکەین بیان گەنینەوە نەخۆشەکان دەنێرنە دەرەوە ئەو کات بەڵێ ئەوە باسی 2016 دەکەم ویستم بزنسەکە دەست پێ بکەم بەڵام هیچ يعني لسر ستيجش باسم كرت تنها 50,000 دينارم هو عراقي او كا فشرط نية بيست الا باربت ادي كو دست بكر ب 50,000 طبعا استا فرقي هي او كات قردم كر ليك لخزمه نزيكا كان بله بزنس كان بيدانا موديل شي بزنس جوانم دانا دراسه شي جواني بازار مان كر لقل سم مؤسسه كو دواتر لقل حتى وزارتي تندرستيش ايشمان كر لقل صندوقي شير 50 ايشمان كر زیاتر لە سەدان نەخۆشی سێرپەنجەمان بردە دەرەوە و عیلاجمان کرد و گەڕانمانە بزنس مۆدێلەکە بوو بۆ من بەڵام لە هەمان کاتدا مشکلەیەکمان حەل کرد ئەویش مشکلەی چەند نەخۆشی کانسەر بوو فگرنگ نییە ئێستا زۆر زیاتر ئێستا زۆر پێشکەوتوترە ئێستا بانک هەیە سەپۆرتی کارسازەکە بانک هەیە سەپۆرتی بزنسی بچووکەکە بە قەردی زۆر کەم ئینترست
پار دەداتە خاوەنکار و خاوەن بزنسەکان ئەوەش فرسەیەکی زۆر زۆر جوانە. ئەدی گەنجانی ئێستا کە زۆربەیان دەبینی خۆیان نایانەوێ ببنە کەسێکی بە چۆن بڵێن داهێنەر لە ناو مجتەمەعا یانیش مجتەمەع حکوومەتە توزانم کەلتورە ڕێگای نادا؟ نا بەڕای من کەلتور و حکومەت هیچ ڕێگر نییە لە بۆ ئەوەی کەسێک کە خودی خۆی بێوێ شتێک بکات بەڵام لە ئاخیریشدا ناکرێ هەموو کەسش ببیتە خاوەن بزنس ناکرێ هەموو کەسش ببیتە دکتۆر و مهندس ناکرێ هەموو کەس بێتە محامێ ئەکید ئیلا ئەوانەی کە خطورە دەکەن ئیلا ئەوانەی کە بزنسێک دروست دەکەن کە لە هەمان کاتدا بزنسە چونکە کارسازی و بزنسی بچووک دەبی مشکلێک حەلکەی لە مجتەمە اینجا دەتوانی بیفرۆشی دەبی بخوێنین دەبی فێر بین دەبی خطورە بکەین دەبی خۆشەویستیمان هەبی لەو ئیشەی کە دەیکەین خۆم دکتۆری دانم بەڵام لەبەرەوەی زۆر پاشن و خۆشەویستیم لە بۆ ئیشەکەم نەبوو وازم لە هینە یعنی هیچ دنیاش خراپ نەبوو هیچ شتێکی خراپش نەبوو دەستم بە بزنس و بە چەند شتی کارسازی کرد لەوێدا توانیم خۆم ببینمەوە لەوێدا توانیم داع بکەم کەواتە مەرج نییە بە پێشە هەدەیکەی خۆی ئیشی بکەی و ئیشی بدۆزیەوە ئەمە زیاتر لە 100 مۆزەفمان هەیە باڵین کارمەندمان هەیە تاکو ئێستا هیچ کەسێکم لەسەر ئەساسی شەهادە وەرنەگرتێ ئەدی لەسەر چه ئەساس لەسەر ئەساسی کارامەیی لەسەر ئەساسی بینی لەسەر ئەساسی ڤیژن و لێهاتووی لەسەر ئەساسی ئیشکردن بەڵام ئەکید لە ئاخیردا منیش خوێندومە تەنانەت ماستەریشم خوێند و بەکارەوێتشم خوێند هەر دەبێ بخوێنین لە شێوەیەک لە شێوەکان بەڵام شەرت نییە ئەگەر شتێکمان خوێن ئیلا لەو شتە ببێن بە مۆزەفێکی حکومی یان ببێن بە هەر شتێک مۆزەفی حکومیش ئاساییە بەڵام هەر کەسە و بەنەوە فکر بکاتەوە ئایا ئەو شتێک کە دەیکەیت ئەو دەوامەی کە ڕۆژانە دەیکەیت ئەو شتێک کە دەتەوێت هەتا بیکەی ئەگەر مرتاحی تەواو زۆر باشە و ئەوە ئەتوێتوانی کەسێکی سەرکەوتوو بی بەڵام ئەگەر وانە دەبی خۆت بگۆڕی یعنی هیچ شتێکی خراپ نییە کە ڕێڕەوی خۆت تۆزێک بگۆڕی بۆ شتێکی تر بەڵام ئەکید ئەوە پێی دەوترێ خطورە و ڕیسک دەبێ ڕیسک بکەی خطور بالضبط گەلێک سپاس دکتۆر جێگەر گەلێک سپاس بەڵێ هێژان بەڤی ڕەنگی ما دەبێ گفتوگویا کورت و کرمانجدا جارات بێژن ما بەحسا چاوانیە دەرباسکردنا ڕیسکا کرد یانجی دەستپێکردنا کارێکی بە هەموو ئاڵنگاریە نوێ و ئاستانگیە نوێ بە هەروەها دەستپێکردنا بزنسێکی مەرجنینە کوتە پارەیەکی مەزن هەبیتن باوەڕ بخوبوون حەزکردن هەروەها ji bo her kêşeyekê dîtina çareseriyekê bingehê serkeftinê ye bi vî rengî bi hêviya serkeftinê bûme û hewa êvar baş.